ولا يمكن أن تسير الدولة مثل ما كانت سابقا إطلاقا. هاي النتيجة اللي توصلناها يعني ئەمە لایەنێکی کۆنگرەکەی و شارزێباری وەزیری دارایی عێراق بوو کە ڕایگەیاند عێراق بە هیچ شێوەیە کۆک پێشووی لێ نایەتەوە. هەرچەندە پێش کۆنگرەکەی زێباری فەرمانبەرانی وەزارەتی دارایی عێراق لە ناو تەلاری وەزارەت ناڕەزایی خۆیان بۆ بڕینی موچە دەربڕی. هەر بۆ بە دوواداچوونی دۆسەی قەیرانی دارایی عێراق و بودجەی 2016 بریکاری وەزارەتی دارایی عێراق تایبەت بە دەنجی ئەمریکای ڕاگەیاند. باری ئابووری عێراق زەحمەتە ومە تەوەقع دەکەین کە لە ساڵی 2016 ئەگەر بێت و ساری نەوت بەسەر نەکەوی زەحمەتتر دەبی ساڵێکی زەحمەتە. بەڵام لەگەر ئەوەی هەندێک تەوەقعات هەیە کە ساری نەوت ممکنە تۆزێک باشتر ببیلەوەی کە هەیە لەبەرەوەی ئێمە ساری نەوتمان لە موازنە بە 45 دلار لۆ بەرمیلە خەملاندیە. بەڵام ئەوەی کە ئێمە گرتیتمانە بەرەوەیە کە زۆربەی هەرە زۆری مەسروفاتمان کەم کردیتەوە مەسروفاتی لابەلا وامان کردیە کە موازنە لە ساڵی 2016 کە 190 تریلیۆن و شتێک بوو ئێستا بووتە حدودی 106 تریلیۆن و پۆینت 9. بریکاری وەزارەتی دارایی عێراق ئاماژەی بە بودجەی هەرێمی کوردستان و بڕینی موچەی فەرمانبەران کرد ڕۆنیشی کردەوە کە دەبێ هەردوو لە پابەندی ڕێککەوتنامەی خۆیان بن. دەڵێگە هەر لایەنێک اتفاقی جێبەجێ نەکرد لایەنەکەی تریش جێبەجێ ناکات هەردوو لا حقیقەتەن ئیتر لە سبینان لەسەر ئەو مادە جێبەجێیان نەکرد کە جێبەجێ نەکرا ئێمە ناتوانین تاوان بودجەی کوردستان بنێرین بودجەی ناردنی بودجەی کوردستان چونکە بەندە بە ئیتفاقێکە لۆیە لە مانجی حوتەوە ناردنی پارە لۆ کوردستان لەلایەن بەغداوە ڕاوەستا. دەنگۆی خوێندنەوەی بودجەی 2016 لە ناو شەقامی عێراقی دەنجیدایەوە و هاوڵاتیانی عێراق ناڕەزایی خۆیان بۆ داڕشتنی بودجەی 2016 دەربڕی. ئەگەر ڕەوشەکە بەم شێوەیە بڕوات وڵات بەرەو دارمان دەچێت. ئەمڕۆ کاسبیم هەیە سبەینێ نیمە من 5 منداڵم هەیە و لە قوتابخانە دەرم هێناون مەسرەفی خوێندنیانم پێ ناکرێت. ئابوووریەکی دارما و خەزێنەیەکی بەتاڵ و ئێستاش لەگەڵ داعشدا لە شەرداین. هەر معقول چۆن دەبێ موچەی خاننشینین ببرن؟ ئایا خوددا ئەوە قبوڵەکات؟ نەخێ خوددا قبولی ناکات. من خاوەنی منداڵ و کرێنشینیشم. بارودۆخەکە سەختە و کەمکردنەوەی موچەکان لە بەرژەوەندی وڵاتدا نییە. پاشەم پێزانینانە و ڕای گشتی خەڵک وا بە دیار دەکەوێت کە ساڵی داهاتوو بە ساڵێکی پڕ ئاڵۆزی وەسف دەکرێت لە ئەنجامیش وەک وەزیری دارایی و بریکاری وەزارەت ڕایانگەیاند عێراق بەرەو قەیرانێکی ترسناکدا دەڕوانێ. سڵابامەڕی دەنجی ئەمریکا بەغدا.